سڵاوتان لەبێت چاوەڕوان مەحمودم لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. بریکاری وەزارەتی پێشمەرگا بە واژۆی خۆی نزیکەی 1 ملیۆن دۆلاری بۆ خۆی خەرج کردووە. بە پێی نووسراوێکی وەزارەتی پێشمەرگا کە بریکاری وەزارەتەکە لا بری وەزیر واژۆی لەسەر کردووە بڕی ملیارێک و 278 ملیۆن دینار لە ئەژماری بەڕێوەبەرایەتی گەنجینەی هەرێم وەرگیراوە بە مەبەستی کڕینی دوو خانولا فیوچەر سیتی بۆ بریکاری وەزارەتی پێشمەرگا. سەرچاوەیەکی ئاگادار لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم بە شارپرێسی ڕاگەیاند ئەو واژۆی لە سەر نووسراوەکە کراوە بریکاری وەزیر کردوویەتی و وەزیری پێشمەرگا نەیکردووە. سەرچاوەکە وتیشی لە ماوەی هەشت مانگی ڕابردوودا وەزیری پێشمەرگا واژۆی لەسەر هیچ خەرجیەکی لەو جۆرە نەکردووە و خودی بریکار واژۆی لەسەر ئەو نووسراوە و هاوشێوەکانی کردووە بەشێک لە دەسەڵاتەکانی بۆ بەرژەوەندی خۆی و فراوانکردنی دەسەڵاتەکانی خۆی بەکارهێناوە. ئەو سەرچاوەیە ئاشکراشی کرد تەنها ئەم نووسراوە نیە و ژمارەیەک نووسراوی تر هەیە کە ژمارەیەک ئیمتیاز و پێدانی پارە و ئۆتۆمبیلی گرانبەهای تێدایە کە خودی بریکاری وەزارەتی پێشمەرگا ئیمزای لەسەر کردوون. بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە مانگرتنی فەرمانبەران لە چەمچەماڵ و هەڵەبجە دەستی پێکردو و فەرمانبەران ڕایدەگەێنن تا موچەکانیان پێ نەدرێت مامەڵەی هاوڵاتیان ڕای ناکەن. بەیانی ئەمڕۆ بەهۆی دواکەوتنی موچەوە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی چەمچەماڵ و یەکەی قەرزی بچووکی چەمچەماڵ بایکۆتی دەوامیان ڕاگەیاند. هاوکات فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە دەستیان لە کارکردن هەڵگرت و مانگرتنیان ڕاگەیاند و ئەو هاوڵاتیانەشی بۆ ڕایکردنی مامەڵەکانیان چوبوونە ئەو فەرمانگەیە کارەکانیان بۆ نەکراوە. بەوتەی فەرمانبەران بەهۆی وەرنەگرتنی موچەکانیان گوزەرانیان قورس بووە و بەبێ موچە ناتوانن دەوام بکەن و جەختیان لەوە کردەوە تا ئەو کاتەی موچەکانیان پێ نەدرێت ناچنەوە دەوام و مامەڵەی هاوڵاتیان ڕایی ناکەن. سبەینێ مانگی هەشتە و هێشتا حکوومەتی هەرێم موچەی مانگی شەشی فەرمانبەرانی دابەش نەکردووە و سەرچاوەیەکی باڵای حکوومەتی هەرێمیش بە شارپرێسی ڕاگەیاند کاتی ناردنی پارە لە بەغداوە نادیارە و تاکو ئێستا حکوومەتی عێراق بەڕوونی پێی نەوتون کە چ کاتێک پارە دەنێرن. وەزارەتی تەندروستی ڕایگەیاند تاکو ئێستا بەهۆی تای خوێنبەربوونەوە 6 کەس لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە. دکتۆر محەممەد عەبدولجەبار لە بەشی نەخۆشیە گوازراوەکانی دیوانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە شارپرێسی ڕاگەیاند ئەمساڵ وێڕای هەوڵا بەردەوامەکانی وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان بەڵام لە 7 مانگی ڕابردوودا 47 حاڵەتی گومان لێکراوی تای خوێنبەربوون لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. وتیشی لە کۆی ئەم حاڵەتە گومان لێکراوانە 17 حاڵەت دوای ئەنجامدانی پشکنین پۆزەتیڤ دەرچووە و دەرکەوتووە هەڵگری نەخۆشی تای خوێنبەربوون بوون. ئاماژەی بۆوەش کرد بەپێی ئەو ئامارانەی لە وەزارەتی تەندروستی هەرێم هەیە 6 کەس بەهۆی نەخۆشی تای خوێنبەربوون گیانیان لەدەستداوە. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.